بەهۆی کەوتنەوەی ئاگر لە نانەوەخانەیەک لە بازاڕی دۆمیزی شاری کەرکووک 4 هاوڵاتی گیانیان لەدەستدا و یەکێکی دیکەش بە سەختی بریندار بوو. زیانی مادی زۆریش بەر دوکانەکانی نزیک ئاگرەکە کەوتووە. شایەت حاڵەکانی ڕووداوەکە دەڵێن بەهۆی ئامێری پەمپلێدانی ئاگرەوە. ئاگرەکە کەوتوەتەوە بەهۆیەوە 4 هاوڵاتی کە یەکێکیان منداڵە گیانیان لەدەستداوە. ئەوان دەگەیشتن ئێرە تەقریباً پێنجەمی شەشەمی کەس گەیشتمێرە ئێرە یەک پارچە ئاگرە. ئاگرەکان دووە سەر جادەکە کەس ناتوانێت بێتە پێشەوە. لێرە سێ کەس سوتەیەکی بینیمان سوتا بەس ناتوانێت بچێت پێشەوە لە دوورە دیارە. بەس نەمانتوانێت بچێت پێشەوە. ئاگرەکە زۆر بەقۆت بوو. ئەو دوکانە و کوڕەمان دۆزی لێرە لە دەرەوە ئەوە وتی کەس نەماوە لە دوکان بەس لێرە سێ کەس مردەوە. دوانیان بردووە مستەشفا مناڵەکەم نەبینین. ژنێکە سوتا ئەوەش نازانم خەتەرە یان نا. کوڕە گەنجێ لە پشوێنە بۆ خوارەوە سوتا گەنج بوو خەیاتوە نامسەنێ. ژنەکەش هاتووە نامسەنەوەش سوتا. من لەناو دوکانەکەی خۆم بووم. تەقیەوە شێوازێکی زۆر ناخۆش بوو. تەقیەوە من ڕام کردە دەرەوە لە ترسا ڕام کردە دەرەوە. ڕاکردە دەرەوە فڕنەکەت غازی تر تەقیەوە منی فرێدایە عسکەوت کۆتمە عاد. گەیشتمە ئێوێ ماتۆڕەکەم لێرە ڕاگرت بوو ئاگری بۆ هات ماتۆڕەکەش تەقایە سێرم. تەقایە سێرم ڕام کرد لێ بورامەوە لێوێ. دوای ئاستامەوە سێرم کرد فڕنەکە ئاسۆی سێ نەفەر لە ژیرەوە سووتان قلێکی شەلاع بووی نان دەستی کردبوون ویسبی نان دەرکە ئاوا جامد بوو لەقەت فڕنەکە ڕاوەستا بوو سوتا بوو. بەس ئێمە خەڵک سەر دۆمیز هەمووی لێرە ڕاوەستا یانەوێ بیکوژێنەوە شورتا لەوێوە دی تەقا کات سەرمان بۆ کەس لێدارێ بگەڕێنە دواوە. ئەگەر خەڵکەکەی سەر دۆمیز نەبووە ئێستا حەوت زەمان بوو دوکانەکان ئەمانە هەمووی سوتا بوو. حریق زۆر درەنگ گەیشت. ئەم مەخزەنە خوا ماڵ ئاوایکە چی حریقێکی هەیە لەناو مەخزەنەکە هەمووی دەرکرد ویسمان بیکوژێنەوە. جگەل لە سووتانی نانەوە خانەکە لە نوهۆمی دووەمی بیناکە هۆڵی لەش جوانی ئاگری گرتووە و بەهۆیەوە زیانی مادی زۆر بەر ئامێرەکانی هۆڵەکە کەوتووە. وڵی جیازەکانمان سوتاوە قاعەکە تقریبا یعنی سێ ڕوبعی سوتا. جیازەکان هەرێکی بای 18 وەرقە و 20 وەرقەیە زەرەرمان زۆر زۆر. سبلتەکان سوتا عەردەکە سەقفانەوی جامەکان هەمووی قاعەکە تەواو بوو یعنی بەنسبەتی قاعەکەی تریت ناتوانیش پێ بکەین تەواو. بۆی قاعەکەش هەمووی 3 مانگ نابێت دامانەوە لەبەر کۆرۆنە قەپاتمان کردووە ماوەیە مەمنوعە. ئیتر لەخوا بەزیارە بە بۆنەی فڕنەکەەوە نەوتەکەی لەسەرەوەی تر نەوتەکە ئاگری سەن قاعەکەش ئاگری سەن. هاوڵاتیان و کاسبکارانی ئەو بازاڕانی گەرانی خۆیان لە تیمەکانی ئاگرکوژێنەوە دەردەبڕن کە درەنگ گەیشتوونەتە شوێنی ئاگرکەوتنەوەکە. بۆیە داواکار بوون لەسەر بازاڕی دۆمیز ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوە دابنرێت بۆ ئەوەی ڕووداوی هاوشێوە دووبارە نەبێتەوە. جێی ئاماژەیە لە 27 تشرینی دووەمی ساڵی 2018دا بازاڕی قەیسەری کەرکووک کە گەورەترین و دێرترین بازاڕی شارەکە بوو سوتا و پاش 10 کاتژمێر ئاگرەکە کۆنتڕۆڵ کرا. دووبارە بوونەوەی ئەم حاڵەتانە و درەنگەشتنی تیمەکانی ئاگرکوژێنەوە گومانی لەسەر توانای بەرگری شارستانی کەرکووک لای هاوڵاتیان دروست کردووە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.